ئێوارتان باش بنرانی بەڕێز بە هیوای سەلامەتی لە شتاقی بۆ هەموو لایەک خۆشحاڵم کە پێکەوە جارێکی تر لە ئەو دیوسر و گفتوگۆ لەسەر بابەتێکی ترەکەین. پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عراقی و ئایندەی پەیوەندەکانی هەولێر و بەغدا تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆ بێت کە لە ئەو دیوسنور هەوڵەدەین گفتوگۆیەکی ورد لەسەر بژاردەکان و ئەو دەرچانە بکەین کە کورد دەکرێت لە حکوومەتی نوێی عراقیە بتوانە بیدۆزێتەوە. بەتەنیشتەمەوە گفتوگۆیەکی فراوانتر لەسەر پەیوەندەکانی عراق لەگەڵ دەرەوەکەین. لە ماوەی ڕابردووە عراق هەمیشە پێگەیەکی جیاواز و تا ڕادێکی زۆر ئاڵۆزی هەبووە. بۆ مانایی هەندێک جار پێگەکە بەهێز بووە و توانیوێتی وەکو یاریزانێکی سەرەکی تەنانەت ڕۆڵی نێوەندگێری بگەڕێت لە بینی بۆ نمونە ئێران و ئەمریکایە. بەڵام زۆر جار ئەم پێگەی عراق بەهۆی کۆمەڵێک هۆکاری جیاوازەوە لاواز بووە. ئەمڕۆ لە ئەو دیوسنور هەڵدەین گفتوگۆیەکە فراوانتر بکەین لە هەردوو دیوی وەکو بە ئاماژەم پێکرد ناوخۆی عراق قسە لەسەر ئایندەی پەیوەندی هەولێر و بەغداکەین، باز لە پێکەنانی حکوومەتی نوێی عراقیەکەین و هەوڵەدەین دیبلۆماسیەتی عراقیش بۆ دنیای دەرەوە بە شێوازێکی جیاواز شرۆڤە بکەین و وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە کە تا ئێستاش لای بەڕێزتان پرسیاری جدین دەربارەی تێگەشتن لە عراق. کاکتۆر عابد زۆر زۆر بەخێر بێی. هاوڕێی بەڕێز هەموو جارێک عزیەتی بەڕێز دەدەین. زۆر خۆشحاڵم وەبزانم لە عراق کەم کەسمان دەسەکەی وەکو تۆ. زۆر سپاس. ئەزمونێکی قوڵ و فراوان و توانایکی باش شرۆڤەت هەبێ. زۆر سپاس. با سەرنجەکە لەوە دەست پێ بکەم بەگهۆی گشتی ئەوەی کە هەمان ئێستا گفتوگۆیەکی فراوان هەیە بۆ پێکەنانی کابینەی نوێی عراقی. ئەگەر چی چوارچێوە هێمانگی ڕێکەوتنێکیان هەیە دەربارەی زەیدی کە کراوەکو ئەوەی بڵێ کاندیدێکی سەرۆگۆزیرانە، بەڵام ئێستا شێشتا قسە لەسەر ئەوەکرێت کە ئەم زەیدی ناتوانێت حکوومەتی عراقی پێک بهێنێت. ئەو کرفتانە ئەو قەیرانانە ئەو کێشانە چین لە بەردەمیاکە ئێستا دروست بوون. هاوڕێی بەڕێزم دکتۆر عەلی مەولەوی زۆر زۆر خۆشحاڵم کە پێکەوەین، پێم وابوو هێشتا پەیوەندیەکە بەردەست نەبووە. زۆر زۆر بەخێر هاتی ئینشاءڵڵا پێکەوە گفتوگۆیەکی ورد لەسەر ئەم دۆخەی عراقەکەین. کاکتۆر عابد فەرمووی. بەناوی خۆی گەورە پێشەکی دەستخۆشی لێ یەکەم کاکتۆژیان بۆ ئەم بەرنامەیە و بۆ ئەم بابەتە گرنگە لە ڕاستیەوە بە خێراتنی میوانی عەزیزیش یەکەین. سەبارەت بۆ خۆی ئەمەیە پێش هەموو شتێک یەک وێنای حکوومەتی عێراقی بۆ بکەم. حکوومەتی عێراقی یا دروستکردنی پرۆسەی دروستکردنی حکوومەت لە عێراقا وەکو شانۆیەک وایە کە چەندین دەنهێرن و چەندین نووسەری هەیە. ئەگەر یەک شانۆیە یەک نووسەریایەک دەرهێنەری هەبێ ڕەنگە ئاسان بێت کە بە دڵی خۆی ئەکتەرەکان و ڕۆڵەکانیان دابش بکە و حیوارەکە و سینارۆکانی بنووسێتەوە. بەڵام ڕەنگە بۆ شانۆیە کە چەندین شانۆنووس و چەندین دەرهێنێری هەبێ کارێکی ئاسان بێ. عێراقیش وایە لە ڕاستیەوە پرۆسەی پێگەێنانی حکوومەت لە عێراقا کۆمەڵێک محەدداتی هەیە، کۆمەڵی محەدداتی قانونی و یاسایی هەیە و کۆمەڵێک محەدداتی سیاسیشی هەیە. کۆمەڵ محەدداتی یاسایی و دەستوورەکە وازەحەکە بە پێی چ مادەیەک سەرۆکوەزیران تەکلیفەکرێ و چەند ڕۆژی لەبەردەسایە و ئەگەر نەیتوانی دروستی بکە حکوومەتەکە و چیتر ئەکرێ. ئەمە هەمووی لە دەستوران نووسراتەوە قسەمان لەسەر ئەوە نییە. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە جەناب دووتی ئەو کارکتە ئەو عوامل و هۆکارانە و ئەو محەدداتە سیاسیانی کە تحکم بە پرۆسەی پێکێنانی حکوومەتەکان ئەمە گرنگە. محەدداتەکان لە ڕاستیە دوو جۆرن، جۆرێکیان داخلین ناوخۆین کە بریتە لەو دیزایڤە فەسایفەساییەی پێکهاتەی عێراق خۆی لە ڕووی پێکهاتەی ئاینی و لە ڕووی پێکهاتەی سیاسی و لە ڕووی پێکهاتەی نەتەوەی و ئەو جیاوازیانی کە لێنەوەن پێکهاتە سەرەکیەکان هەیە، چی ماڵی شیعەوت، ماڵی سوننە و ماڵی کورد و ئەنجا پێکهاتەکانی تر. وە لە ناو هەر یەک لەم ماڵانەشا کۆمەڵێک تێکچڕژان و لایەنی جیاواز و بیرکردنەوەی جیاواز هەیە. بە دەرەجە یەکەم ئێمە زانیمان بۆ نمونە هەر حکوومەتی عێراقی کە پرۆسەی بە تەکلیفکردنی سەرۆکوەزیران چەندی خایەن لە دوای بڵێن هەڵبژاردنەکەەوە نزیکەی 5 مانگ پرۆسەکە درەنگ کەوت پێش ئەوەی کە ئەتیفاق کرێ. ئەمەش بۆ هۆی چیەوە لە بە دەرەجە یەکەم جیاوازی نێوان لایەنەکانی ناوماڵی شیعەن، جا جیاوازی نێوان ناوماڵی کورد و لایەنەکان بڵێن تێڕوانی جیاوازانەی کە هەبوون. ئەنی سیر کە ئەم شانۆیەکە کە چەندها دەرهێنەری هەیە
ئەمە لەلایەکی تریش دیوەکەی تریان لە ڕاستیە محەداتە دەرەکیەکانن بە تایبەتی و ململانی گەورەی کە ئێستا لە گۆڕانکاری گەورانەی کە لە ناوچەکە هەر لە دوای تۆفانی قسا و ڕوخانی ئەسەد و لێدانی لوبناان و دوای جەنگی 12 ڕۆژە و دوای جەنگی 40 ڕۆژە و کە ئێستا لە قسای ئاگربەستێکی لەرزۆکین و ئەو ململانێتونگەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە و بەرەی مقاومە و ئەمریکا و ئیسرائیل ینی لەم دۆخە سیرەکەی حکوومەتی عێراقی لە دۆخە ئاساییەکانە لە سەردەمەکانی پێشووە لە 2010 لە 2014 لە 2010 لە دوای ئیتیفاقی تشرین هەموو لەم دۆخانەیە سیرەکەی حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان زۆربەی کات تەخیر بۆ زۆربەی کاتیشێکێک لە هۆکارەکانی ئەو بەڵانسە بۆ کە لە پێویست بۆ لە نێوان ویستی ئێران لە دروستکردنی حکوومەتەکە و ویستی ئەمریکا لە دروستکردنی حکوومەتەکانە یعنی ئەمانیش بۆ خۆیان دەرهێنەر و نووسری تریشانۆکان بۆیە سیرەکەی یعنی ئێمە واتە سەورمانە کرد هەر کە زەیدی لە 27 مانگە تەکلیف کرا عنیواتە سەورەکە و دوای ئەوە ئەمریکا دەستخۆشی لێ کرد و دوای ئەوە سەفارەت نامەیەکی بڵاو کردەوە لە ڕۆژی یەکی پێنجا ترامپ قسەی لەگەڵ زەیدیا کردواتە سەورەکە کۆ زۆر ئەمەلێکە بە سەریعی ئەڕوا لە پێنجی مانگا منهاجی وزاری حاضر کرا و تەسلیم بە پەرلەمان کرا واتەوە قواکرێ ئیشەڵا کە سبەینێ لەم سەعات چوارە کۆبوونەوە کرێ بەڵام لەم ئەخیرەوانێ دیسانوانێ ڤیتۆی ئێرانی هاتە ناو مۆزوعەکەوانە و کۆمەڵێک پێچ و بادانەوەی کرد لە ناو پرۆ بۆیە سەرەتایە گەشتبوون بووین تەسەور ئەکرا کە حکوومەتەکە زوو پێک بێنرێ و عێراق لەو بنبەستە سیاسیە نەجاتی بێ بەڵام پێ ئەچێ سیناریۆکە شتیتری لەگەڵا بێ هەر یەک سیناریۆ نەبێ و ممکنە ینی تەوەقع ئەکرێت تەوەقع یەکەمەوەیە کە سبێنێ دانیشتنەکە بکرێ بەڵام لە ڕاستیشە لە لەحزەی ئەخیرا ئەگەری گۆڕانکاری پاشکەوتن هەیە دێمە لای بەڕێز بەڕێز کاک دکتۆر عەلی مەولەوی توێژەرە و شۆڤەکانی دەوڵەتی لە لەندەن زۆر خۆشحاڵم کە میوارە پێکەوەین حەزەکەم کۆی سەرنجێکت بزانم دەربارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئەوەی کە ئێستا گوزەرەوە تەکلیفکردنی بەڕێز زەیدی بە پێکێنانی کابینەکە ئایا پێت وایە کە لە دوای 6 مانگ هەوڵە جیاوازەکان یەکەم جار تەکلیفکردنی بەڕێز مالکی دواتر ڕەتکردنەوەی لەلایەن دۆناڵد ترەمپەوە و جارێکی تر گفتوگۆکانی چوارچەوەی هەماهەنگی تا ئەوەی کە ئێستا گەشتوتە لای بەڕێز زەیدی پێت وایە کە ئەم قۆناغە عێراق ئەتوانێت ئەمە تێپەڕێنێت یان هێشتاش ئاڵنگاری گەورە لە بەردەم بەڕێز زەیدی ئامێنێ بۆ پێکێنانی کابینەی نوێ Thank you, Dr. Mu'min. It's good to be with you. So I think the first thing to say is that the new designate is an unknown quantity. He is not someone that is known. هو السيد علي برز علي زيدي كسكنية كناصر بيت. What his approaches to government, what his approach in terms of policies for his government, and so it will take time for us to understand what Mr. Zaidi's approach will be, how he will govern. And of course, tomorrow during the session in Parliament, we will find out what his cabinet would look like. Will it be similar in terms of the types of characters that were in the previous government, or will he have a new set of ministers with different personalities that are significantly different to the previous government? So I think for now, it will be very difficult to predict what will happen over the next 6 months, but everyone will be watching very clearly and closely to find out very details about Zaidi that we are still unsure about. بەڕێز مەولەوی حەزەکەم ینی وەکو وتم کۆی کێشە گەورەکان ێستا لە بەردەم حکوومەتی نوێی عێراقیە ئەوەی کە هەیە دوو جۆر تێگەشتنی جیاوازی هەیە دانێکیان ئەکرێ وەکو بابەتی ناوخۆی سیر بکرێت لە ناوخۆی عێراقا گرفتەکانی بین جوواچەوەی هەماهەنگی بین لایەنە جیاوازەکان سونە لەولاش کورد لەم لا شیعە بۆ خۆی و دانێکیان دەرەوەی عێراقا ئێمە بینیمان کە ئەکرێ بڵێم بۆ یەکەمین جارە بە شێوازێکی ئاشکرا وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا دەستێوەردانی ڕاستەخۆکە لە دانانی کابینەی نوێی سەرۆکوەزیرانی نوێی عێراقیە ئەو تا بەڕێز مالکی ڕەتەکاتەوە بەڵام لە کاتی ڕاگەاندنی بەڕێز زەیدیا یەکسەر پیرۆزبایی لێکات و جۆرەکان سەپۆرتی خۆی ڕاگەێنێ پێت وایە کە عێراق بتوانێت لە بینی ئەم ململانە گەورانەی ناوچەکەیە کە ئێستا ئەوە ئەمریکا بۆ خۆی ئاراستەیەکی هەیە ئێران بۆ خۆی لە ناو چوارچەوەی شەڕێک و ئاگربەستێکی جیاوازە عێراق ئەتوانێت خۆی ڕزگارکە لەم دۆخە؟
ترامپ پشتیوانی لە بەڕێز عەلی زەیدی دەکاتە ئەوەش لە چوارچێوەی ئەو هەموو کۆمەڵێک مەرجدا بوو کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند. یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئەو حکوومەتە کە نابێت ئەو گروپانە لە خۆ بگرێت کە هێزی چەکداریان هەیە و ئەوە شتێکی زۆر قورسە بۆ ئەو کە بە تایبەتی ئەگەر بێت و ئەو ڕاستیە بزانین کە نزیکەی دەیان میلیشیا و گروپی چەکدار هەن لە عێراقدا کار دەکەن و ڕەنگە هەندێک لە وەزیرەکان کە وڵاتە یەکگرتووەکان ناوێ ببینێ لە ناو حکوومەتە. دوای ئەوەشە بەڕێزەیدی تەحەدیەکی تری دەبێت بۆی کە بتوانێت گفتوگۆ بکە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا بۆ ئەوەی کە بزانێت ئەوان چەندێ نەرمی دەنوێنن بۆ ئەوەی کە هەماهەنگی بکەن و هاوکاری بکەن لە پشتیوانیکرد لە حکوومەتەکە. بەڵام مەرەک و خۆت بتێت ئەوەش بارەدۆخێکی ئەجگار ئاڵۆزە بکە ڕوبەڕووی حکوومەتە بۆتەوە چونکە خۆتان باشە زە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مەرجی زۆری دانا بۆ حکوومەتە. زۆر باش دێم لای بەڕێزت کاک دکتۆر عابد ئەوەی کە ئێستا بۆ کورد گرنگە بریتە لە کابینەیەکی نوێ کە هەم لەلایەکەوە گرنگی بە ماف و شایستدارەکانی هەرێمی کوردستان بدات. چونکە ئێمە زیاد لە 10 ساڵە گرفتی گەورەمان لەگەڵ حکوومەتی بەغدایە هەبووە بۆ چارەسەرکردنی شایستدارایەکان بۆ بابەتی موچاوانە. ینی پرسیاری کوردی بۆ دەرەوەی خۆی لە ناو عێراقا ئەمەیە. ئایا ئەم حکوومەتە نوێیە بەدوای ئەمەوەیە کە بتوانێت ئەم کێشان چارەسەرکات یان هەر بەڕاستیش ئەمیش درێژە پێدەری حکوومەتەکانی پێشخۆیە بێت؟ ئێمە لە دۆخێکی وایە کاکتۆر دایما بێ تەوەقوعی 3 سیناریۆ بکەین. سیناریۆ یەکەمەوەیە کە دۆخەکەەوە خۆی بێ وەکو جاران بێ چۆن هاتووە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە دۆخی ململانەیە بێ کێشەی هەڵپێسێراو هەیە کێشەی هەیە لەسەر هەویە کێشە هەیە لەسەر بودجا کێشە هەیە لەسەر بڵێن چۆنێتی چارەسەرکردنی موچە و قەزیەی نەوت و گاز و پێشمەرگە و تا ئەخیری قەزای ئەمری. ئەمە سیناریۆی یەکەمە لە ڕاستیەوە ئەمەش سیناریۆیە کە تەوەقع ئەکرێ. من پێم ناخۆشم قسەیەکەم بەڵام دوو سیناریۆکەی تر ئەوەیە کە هیچێکان پێی وایە کە لە سەرەتای دروستکردنی کابینەکانە هەمیشە سیناریۆیەکی گەشتبینێتە پێشەوانێ دۆخێکە تەسەورەکرێ وەسعەکە بگۆڕێتەوە تەوەقع ئەکرێ کە ئەم کابینێش کە دروستە بێ کۆمەڵێک وعد و پەیمانی پێ و کۆمەڵێک دەستکەوتی چاوەڕوانیەوەی لێکرێ کۆمەڵێک دەستکەوتی هەبێ و لە چوارچێوەشی عێراق هەرێمی کوردستان لە ڕاستیە سوودمەند بێ لەو تەحەولە. ئەمە سیناریۆی گەشتبینەکەی بەڵامە سیناریۆیەکی کاتیە لە ڕاستیە سیناریۆیەکە کە تایمە لە سەروبەندی دروستبوونی کابینەکانە دەرئەکەوێ و ئەگەشێتەوانێ بەڵام دواتر ئەگەڕێنەوە بۆ دۆخە باوەکە ئەگەڕێنەوە بۆ سیناریۆ یەکەم و سیناریۆی سێمیش چیەوەیە کاران دێکات کە عێراق خۆی وەزعی خراپ ئەبێ و ململانەکانی تونگ ئەبێ و یا کات ئەچێتە هەڵبژاردنەکانەوانە پەیوەندەکان لەگەڵ هەرێما بەرەو ئاقارێکی زۆر خراپە برێ و بە تایبەتیش کە ئێمە زانین نزیکەی 10 ساڵە هەڵبژاردنەکانی عێراق زۆربەی کات تایە کورد فیگەرێکی گرنگە بۆ لێدان بۆ مرکزیەتکردن بۆ دەنگهێنان بۆ کۆکردنەوەی دەنگ لەلایەن گروپ و هێز جیازیازگان لە ناو شارع عێراقیات. بۆیە سیرەکەی کورد دەکرێتە زەحەیەک بە زۆربەی کاتوا سیرەکرێ عێراق بەم هەموو کێشە گەورانی کە هەیەی لەسەر ئاستی سیادی لەسەر ئاستی ئابووری لەسەر ئاستی بیرۆکراتیەت لەسەر ئاستی گەندەڵی لەسەر ئاستی کۆمەڵاتی هەمووی وا کۆکرێتەوە کە ئەمە کورد سەرچاوەکەیەتی وە جۆرێک لە بەمەرکەزیکردنی بڵێن حسی بەمەرکەزیکردنەوەی عێراق و لێدانی و دەسەڵاتی کە کورد هەیەی ئەو هامشە ئازادیەکەیەتی لێ بسەندرێتەوە ئەو کۆمەڵە دەسەڵاتی کە ئەکرێ لە مەرحەلەیەکە بەهۆی تەحەولاتەکانی دوای 2023 و نووسینەوەی دەستور دەستکەوتووە لێ بسەندرێت و پەڕووباڵ کرێ. بۆیە ئێمە دایمە لەم سێ سیناریوانە سیناریۆی یەکەمیانە دایمە لە سیناریۆیەکان بەڵام لە هەندێک لەحزەیە چینە گەشتبینی و تەسەورەکەین باش ببێ و لە لەحزەشە لە تەسەورەکەین یا چاوەڕوان کراوە کە دۆخەکە بەرەو خراپتریش بڕێ. بۆیە لە سەردەمی زەیدیە هەروەکو هاوشێوی سەردەمی سۆدانی وەروەک هاوشێوی عادل عەبدولمەدی وەروەک هاوشێوی کازمی و پێشتوریشی سەردەمی مالیشی و عەبادی تەسەورەکرێ مەرحەلەیەک پەیوەندیەکان گەشت ببنەوانێ و تەسەور بکرێتە حەولات ڕوو بدا و خۆی ئێمە هەمومان حەزەکەین وابێ لە ڕاستیە عێراقی مؤسسات بێ عێراقی دەوڵەت بێ عێراقی یاسا بێ عێراقی
عدالت بێ عێراقی پێکەوژیان و شەراکەت بێ و ئەم بنەما جوانانی کە کرێت سانەکان لەسەری ڕێبکەن بەڵام مشکلەکەوەیە کە گەڕینەوە بۆ شانۆکە عێراق زیاد لە دەرهێنەرێک و زیاد لە هێزێک و زیاد لە نووسەرێکی هەیە لەبەرەوە هەمیشە بەو ئاقاریان نەڕوا کە ئێمە گەشتبینتیایە بۆیە تەسەورەکرێ ڕەنگە لە مەرحەلەیە ئەگەر کورد هەندێک خۆی ماڵێکی یەکگرتووی هەبێ و خطابێکی یەکگرتووی هەندێک دەستکەوت بەدەست بێنێ بەڵام لە ڕاستی شاتەوەقع ئەکرێ دوایی دیسانەوە ملایەنەکە و نوشێشەکان لە نێوان عێراق و هەرێمی کوردستان نابتەقێتەوە. زۆر باشە. دکتۆر مەولەوی ئێمە لە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە بینیمان کە تا ڕادێک عێراق توانی جۆرەکان باڵانسێک ڕابگرێ بە تایبەت لە خۆناغیەکەمی شەڕەکەیە کە لە حوزەیرانی ساڵی ڕابردووە ڕوویە بەڵام ئەم جارە بیانوەکان زۆر بوون پاساوەکان زۆر بوون و تەنانەت بەشێک لە وڵاتانی کەندا و حتا گاتە وڵاتی سعودیە باسییان لەوە کرد ئەو هێرشانەی کە کرد سەر ئەوان لە ڕێی میلیشیا عێراقیەکانەوە کرێت لەم دۆخەیە کە ئێستا بۆ عێراق هاتوتە ئاراوە لە حاڵەتی بەردەوامی ئاگربەستی نێوان ئێران و ئەمریکاشە عێراق ئەتوانێت خۆی گلای کاتەوە لەم دۆخەیان دیسان هەر درێژە پێدەری هەمان قۆناغی پێشووی خۆی بێت. پێم وا بێت حکوومەتی داهاتوو ینی کێشەی زۆری دەبێت بۆی کە بتوانە مامەڵە لەگەڵ کێشانەدا بکات حکوومەتی داهاتوو هیوا ئاواتی زۆرە کە ئەم ئەگەربەستە لە نێو وڵاتێکی دۆکان ئەمریکا و ئێراندا بەردەوام بێت و درێژەی هەبێت و بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت چونکە ئەوەی کە عێراق بەڕاستی کێشە و گرگرفتی هەیە لەگەڵی بریتە لە بارودۆخی ئابووری چکە لە عێراقدا لە ئێستادا عێراق ناتوانێت نەوتی خۆی هەناردە بکات و ناتوانێت کاڵاو بەرهەمی زۆر گەرنگ هاوردە بکە بەتابەتەوە کە پەیوەندی هەبێ بە کاڵای بەرهەم و کاڵای خۆراکیەوە بۆیە عێراق لە کێشەدایە لە نێوان ئێران و ئەمریکادا و خۆتان دەزانن بەڕێز عەلی زەیدی کە دەستژای کراوە بۆیە کە حکوومەت پێک بهێنێت و ڕۆڵی خۆی بگەڕێتە بەڵام بە سەرنجدان لە ئەو بارودۆخۆی کە لە ئارادا لە ناوچەکەدا بۆ عێراق زۆر قورس دەبێت کە ڕۆڵێکی کاریگەر و کارا بگەڕێت و بتوانێت جیاوازی و ناکۆکیەکانی کەم بکاتەوە لەگەڵ لایەنە شەڕکەرەکاندا بۆیە پێم وابێت عێراق هەوڵ دەدات هەردوو لە هاند بدات کە بگەنە ڕێککەوتنێکی درێژمەودا ئەوە ژارمەتی دەردەبێت بۆ عێراق بۆی کە بتوانێت کێشاورەکانی چارەسەر بکات. زۆر باشە. عێراق ئەو توانایی هەیە کە لە ئاستی نێودەوڵەتیە پێگەی خۆی بپارێزێت یان هەر بەڕاستیش لەگەڵ لاوازبوونی ئێران تا نمونەیەکی لە مەرجەکانی ئەمریکا لە شەڕی لەگەڵ ئێرانەکانە ئەوە بوو کە دەستی ئێران کورد بکاتەوە توانای ئێران کورد بکاتەوە لەو پایتەختانەی کە پێشتر ئەوترا ئێران لە 6 وڵاتی جیاواز لە لوبناان لە یەمەن لە سووریا لە عێراق هەیمنەی هەیە هەژمونی هەیە کاریگەری هەیە کۆتایی بەم هەژمونە بهێنرێت لەم حاڵەتی لاوازبوونەی ئێرانە ئەگەر وای دابنێن ئێران لاواز بووە عێراق توانێت پێگەی خۆی بەهێز ڕابگرێتەوە یان نەخێر عێراق و هەوڵاتێکی تر هێشتاش هەر ناتوانێت خۆی بێت. دەرەنجامی وتوێژ و دامەستانەکان نێو وڵاتێکی تۆکان و ئێراندا ئەوە دەردەخانە کە ئێران سوورە لەسەر ئەوەی کە بەردەوامبوونی ئاگربەست و ئاگربەست بێکە کە تەنە پەیوەندی بە ئێران و نەبێ بەڵکو لە وڵاتەکانی تریشەوە بگرێتەوەنەوە و هەوڵ دەدات کە عێراقیش بێتەنەوە ئاگرباران ئاگربەستەوە دەبوو ئەوەی کە لە وڵاتێکی تۆکان ئەمریکان ئیسرائیل و هێرشی نەکرێتە سەر. زۆر باش ئەگەر ڕمەلای بەڕێزیشت کاکتۆر عابد یەک پرسیایتر دەربارەی ئەم کابینەیە بە وای دابرین کابینەکە ئێستا وترێ کە ئەمریکەکان زوو پیرۆزباییان بۆ کرد بۆ نارد سەپۆرتیان پیشاندا بەڵام ئەوتێت ئێران ڕازی نییە بەم کابینەیە ئایا ئەمە وەکو جۆرەکان خاڵێکی تری کارتڕاکێشانی ئێرانە بەرامبەر بە ئەمریکا یان پەیوەندی بە ناوخۆی هەژمونی ئێرانەوە هەیە لە ناو خودی عێراقا چونکە ئەوترێت عێراق وەکو وڵاتانی تر تازەوە جارانی پێشوو هەژمونی ئێرانی بەسەرا نامێنێتەوە یان بڵێن لاوازە بەڵام ئێرانەکان تا خۆیان سلمێن کە نەخێر هیچ شتێک نەگۆڕاوە و بۆوان عێراق هەرەمان عێراقا. بەڵێ بەتایچیت خۆی ئەو مەسلەی کاتی ڕاکێشانەیە و ئێمە زانین لە دۆخی جەنگەکەی چل ڕۆژەکەی عێراق بوو بە ساحەی شەڕ و بەشێک لە گروپەکانی چەکدارەکانی عێراق بوون بە تەواو بوون بە لایەنگری ئێران و چوونە شەڕەکەەوە چەند ناو پەرلەمانە توش وترایەوە. بەڵێ بەتایچیت و چەندها ساڵیشە دروشمیەوەی کە ئەبێ ئەمریکا وجودی ئەمریشی لە عێراقا نەمێنێ و قانونی هەیە و تەنها شێوازی تر مامەڵەکردن. بەڵێ عێراق لە ڕاستیە وەکو وتمان
ئەو مشکلەیە کە زوو ئەبێتە ساحەی ململانەکان و لەم پرۆسێشە هەروایە ئەگەر لە چل ڕۆژەیە لە شەڕی چل ڕۆژەیە شەڕ و پێکدادان و گروپی ملیشیاکان دەوری خۆیان بوون ئێستا لە پێکەنانی حکوومەتە هەمانە هێزانە ممکنە لەمپەر دروستکەن بۆ پێکەنانی حکوومەتەکە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە سبەینێ ئەم وەهمانە هەمووی ئەڕەوێنەوە یا فعلەن ئەم ململانی و کار و کاردانەوەی یەکلایی ئەبێتەوە و دەرئەکەوێت کە عێراق ئێستا لە ژێر هەژمونی ئێرانە نەماوەتەوە یا لە ژێر بەتەواوەتی لەسەر ئەو خەتار ڕواکە ئەمریکایە خۆی لە ڕاستیە حقەتێکش هەیە ینی ئێمە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە ئێمە چۆن پێمان ناخۆشە ململانی ناوخۆی هەیە ئەو دەستێوەرانە دەرەکیانش بە ئەمریکا شوان هەیە خلاپە نەکرد بە ئێرانەوە بەڵام ئومێدێک هەیە کە لە دۆخێکا کە ئێمە لە تەجروبەی ئەزمموی حکوومەتەکانی پێشووە سەیریکەین هەمیشە جایمە لە پێکەنانی حکوومەتەکانە زەختی هەر دولا هەبوو دواتر حکوومەتێک دەرچووە کەم دەمێک بەلای ئەمریکا و دەمێک بەلای ئێرانی شارڕۆشتووە و زۆربەی کاتیش خاڵی و ڕۆڵی ئێران لە هەژمونی ئێران لەسەر ساحی عێراقی بەهێزتر بۆ لە ماوەی پێشووە بەزواتەوە قۆکرێ جەنگی چل ڕۆژە کەمێک ئێرانی لاواز کردبێەوە ئەو بڵێن چنگ هاویشتن و دەستبردنە بۆ دەرەوە بۆ کەمێک لاواز بوو بێ بۆیە سبەینە بۆمان دەرەکەوێت ئایا ئێران ئەو هەژمونەی جارانی ماوە یانە خۆ ئەگەر حکوومەتەکە پێک نیا و دوا بکەوێت لە ڕاستیە ئەوە دەرئەکەوێت کە ململانەکە هێشتا قورسە و هێشتا ئێران سەنگ و قوەتی ماوە لە عێراقا و ئەگەر دەنگدانەکە بدرێت و بە تایبەتیش ئەو کابینەی کەوا تاوەقوعەکرا بەپێ ئەو مەرجانی کە ئەمریکا ئەوێ بە شێوەیەک لە شێوەکان لە 1970 بێتە دی ئیتر ئەتوانین بڵێن کە ئێستا ئێران لاواز بووە سەردەمێکە کە تەسەور ئەکرێ سەردەمێکی نوێ بێ هاوشێوەی چەند ساڵی پێشوو بە تایبەتی 4 ساڵی پێشوونە زۆر باش بەڕێز مەولەوی لە ماوەی ڕابردووە لە 4 ساڵی ڕابردووە سەرۆک کۆماری پێشووی عێراق بەڕێز دکتۆر عەبدولەتیف ڕەشید سیاسەتێکی جێبەجێ کرد کە بریتی بوو لە سیاسەتی دراوسێتی بۆ عێراق و جۆرەکان جەناب دەزانی کە عێراق لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە نزیکبوونەوەیەکی بۆ دروست بوو ئەگەر چی نتوانرا بە تەواوەتی بگاتە ئامانج پێت وایە کە عێراق بەتەنیشت هەژمونی ئێران و ئەمریکاوە بتوانێت بۆ خۆی ئەم پێگەی بەدەست بێنێتەوە و ببێتە وڵاتێک کە لە ڕووی دیبلۆماسیەتی دراوسێتیەوە گرنگی وڵاتە عەرەبیەکان بدات و عێراق ببێتەوە بەشێکی تر لە بەهێزەکەی ناو وڵاتانی عەرەبی چکە ئێمە زانین لە ناو وڵاتانی عەرەبیە عێراق پێگەی بەهێزی هەیە بەڵام سوودی لێوەر نەگیراوە نتوانراوە ئەم پێگەیە بەباشی با بڵێن سوودی لێوەر بگیرێت پێت وایە عێراق ئەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە ناو وڵاتانی عەرەبی بەو هەژمون و بەو کاریگەریەی کە جاران هەیبوو حکوومەت لە ڕابردوودا هەوڵیدا بە شێوەیەکی هاوسەنگ کێشەکانی چارەسەر بکە لەگەڵ وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبیدا و بە لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکەدا ئەوە زۆر قورسەکە بتوانێت هاوسەنگی ڕابگری لەو بارودۆخەدا لە کاتێکدا کەناکۆکی هەیە و گرژی هەیە لە نێوان ئێران وڵاتانی عەرەبی وڵاتانی کەنتەوە بۆیە عێراق بەردەوام لەو ناوەڕاستەدا گیری خواردووە بۆیە پێم وابێ دەم حکوومەتەوە کۆمەتەکانی ڕابردووە هەوڵ دەدا پەیوەندیەکانی بە شێوەیەکی هاوسەنگ ڕابگرێت و پەیوەندی دووقۆڵیەکانی نوێ بکاتەوە بە هاوسەنگی ڕابگری لەگەڵ وڵاتانی کەندە و وڵاتە عەرەبیەکانی تر کە دراوسێنە بەڵام زۆر قورس دەبێت کە ئەرک و کارێکی قورس دەبێت بۆ عێراق چونکە هەروەکو وتم عێراق ڕوبەڕووی کێشەی ئابووری دارایی گەورە دەبێتەوە ئەمەش بۆ حکوومەتی نوێ ئەولەوێتی دەبێت بۆیە کە بتوانێت ئەو کێشە دارانە چارەسەر بکاتە بە تایبەتی و کێشانی کە بۆ ئەم جەنگەوە دروست بوون بۆ ئەوەش وا دەخوازێت کە هەماهەنگی بک لەگەڵ وڵاتانی دراوسیدا نەگەران بەتەنیا بەڵکو لە وڵاتانی کەنتەوە بە تایبەتی ئەوەیە کە پەیوەندی هەبێت دەکە بە گەروی هورمزەوە کە ئایا دەکرێتەوە یان خۆگەر بکە بە تایبەتێک بۆ مەودایەکی درێژە بۆیە ئەمانە کۆمەڵە کاراکتەرێک دەبێنیان وەکارە دەبێن کە کاریگەریان دەبێت لەسەر حکوومەتی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ دراوسیدا بە تایبەتی ئەوەیە کە پەیوەندی هەبێت بە ڕەهەندی ئابووری و پەیوەندی ئابووریەکان لەگەڵ ناوچەکەدا زۆر باشە عێراق لە ڕووی وزەوە هەمیشە بە پێکهێنەرێکی سەرەکی وزەی دنیا ناسرا بوو ینی با بڵێن نەوتی عێراقی وزەی عێراقی کاریگەری زۆری هەیە لە بازاڕی جیهانیە بازاری نەوتی جیهانی و بازاری وزەی جیهانیە ئەم کاریگەریە نەتوانرا باشی سوودی لەوەر بگیرێ بۆەوەی کە عێراق وەکو چۆن وڵاتانی تر کاریگەریان هەیە وەکو چۆن سعودیە بۆن منە کاریگەری هەیە و هەژمونی هەیە و بوونی هەیە بەهۆی لەناو بازاڕی وزەیە عێراق بۆ نەیتوانی وە سوود لەم پێگەی وەرگێ ئایا پەیوەندی بەو
سانکشن و حەسارانەوە هەیە کە خراوەتە سەر ئێران بە تەنیشتی عراق و هەموو جارێک شەوترا عراق بەشێکە لە بۆکوترا حوشەی دواوەی عراق ئێرانەکانە پەیوەندی بە هەژمونی ئێرانەوە هەیە نتوانراوە سوود لە بازاڕی وزەی عراق وەربگیرێ بۆ بازاڕە جیهانیەکە یان هەر بەڕاستیش هێشتا عراق ماوێتی لە ڕووی وزەوە بتوانێت پێگەی خۆی بدۆزێتەوە. پێم وابێت عێراق توانای ئەوەی هەیە کە سوودوەر بگرێت لەو ڕۆڵی خۆی لە بازاڕە جیهانیەکاندا ئەوەش پێویستی بەوە هەیە کە عێراق کێشابوورەکانی چارەسەر بکات ئەبێ لە بیرمان بە کە عێراق هێشتا وڵاتێکە لە قۆناغی ڕاگوزەردایە لە 2023ەوە و لە 23 ساڵی ڕابردوودا لەو کاتەوەی کە ڕژێمی ڕابردوو ڕۆخاوە لە عێراقدا گۆڕەپانی بووە تیرۆریستەکان بۆ زەرقاوی بەغدادی و هەروەها بۆ ئەبوو بەکر بەغدادی بۆیە عێراق کاتێکی زۆری پێویستی بۆ ئەوەی کە بتوانێت کەمێک لە ئاسایش دابین بکات و ببێت بە وڵاتێک بکە بتوانێت لە هەر وڵاتێکیش کە بێوێت لە ڕووی وزەوە ڕۆڵی خۆی بگێڕێت لە ناوخۆ لە دەرەدا پێویستی بەوەیە کە سەقامگیری هەبێت لە ڕووی ئاسایشەوە هەرچەندە ئەم ساڵن ڕابردوو کە عێراق لە ڕووی ئەمنی سەقامگیرە بەڵام هێشتا ڕێگاکە درێژە بۆی کە بتوانێت وەک وڵاتێکی کاریگەر لە ناوچەکەدا ڕۆڵی خۆی بگێڕێت. زۆر باش کاکتۆر عابد بابەتی ڕێکەوتنی هەرێم و بەغدا لە ڕابردووە هەمیشە پڕ ئاڵنگاری بووە پڕ مشتومڕ بووە گفتوگۆی بەرز و نزمی زۆری تیا بووە ئێران و بردی زۆری تیا بووە تا ئێستا کە ئەگەین بەم دۆخی کە هەیە ئەم حکوومەتە نوێیە ئەگەر وا وەکو بەڕێز ئاماژ کرد گەشتبینانە سەیریکەین پێک هێنرا ئەتوانێت درێژە بە ڕێکەوتنی هەولێر و بەغدا بدات بەوە ڕاستەی کە کێشەکان چارەسەر بکرێن لەگەڵەوە شاکە بەڕاستی بەشێکی زۆری کێشەکان ناوخۆی ناکرێ هەمویان بخێنە پاڵ عێراق یان جناب بەداگەداری کە هەرێمی کوردستانەوە ئێمە بۆ خۆمان ئەوە 18 مانگە نەمانتوانین حکوومەت دروستکەین گرفتی گەورەمان هەیە دواتر دێمە سەر بژاردەکان بۆ داهاتوی حکوومەت یاریمی کوردستان بەڵام ئەگەر وا سەریکەین ئەم کابینەیە پێک هات پێت وایە ئەتوانێت هۆکارێک بێت بۆ چارەسەرکردنی کێشەکان وڵی تەوەقعکرێ لەبەرەوەی ئێستا کۆمەڵک تەحەدای گەورە ڕوبەڕووی ئەم حکوومەتە بێتەوە و پێویستی بەوە هەیە کە پشتیوانی هەبێەوە وتەوەقعیش ئەکا کری عەلی زەیدی پشتیوانێک لە پشتیوەکانەکان لە کووردا بدۆزێتەوانێ بە تایبەتی لە قەزەی ئابووریە و ئەگەر سەیری کارنامەکەی عەلی زەیدی بکەین کۆمەڵک محوەری سەرەکیتیایە کە بەسەر چواردە تەوەرا دابەش کراوەم چواردە تەوەرە زۆربەی قەزایی ئابووری و ئیسلاحی ئابووری و خەدەمات و حوکەمە و چاکردنی بڵێن بواری ئابووری و بژێوی ژیانی خەڵکە لەبەرەوە یەکێک لە تەحەدا گەورەکان کە ڕوبەڕووی زەیدیە بێتەوە وەک چۆن مەسەلەی میلیشیاکان و قۆڕکردنی چەک لە دەستی دەوڵەتا و کەمکردنەوەی یا باڵکردنی میلیشیاکان یەکێکە لە مەهامەکان کە واتەوەقعکرێ ئەم حکوومەتە و طبعاً بەو مەرجانش کە ئەمریکا لەسەری دایناوە ئەمە بکە یەکێک لە قەزیەکانیش مەسەلەی بەدەنگەوچوونی گرفتە ئابوووریەکەیە لە ڕاستیەوە کە ئێستا زانین وە هاوڕێ بەڕێزیشمە ئاماژەی بۆدا کە قەزەی هورمز و قەزەی کەمبوونەوەی صادراتی نەوتی عێراقی وای کردووە کە بە شێوێک لە شێوەکان خەریکە دەرگایەکە کرێتەوە لە ڕێگای جیهانەوانەیە لە ڕێگای بڵێن بۆری نەوتی جیهان و تورکیاوانێنەوە بۆەوە ئەمڕۆ بزانم دانیشتنێک هەبووە لە نێوان عێراق و تورکیا لەسەر ئەو مەوزوعەوە طبعاً ئەمە تایە کوردیش ئەتوانێت دەور ببینێ ڕەنگەکردنەوەی دەرگای هەرێم بۆ مەسەلەی وەکو دەواازەیەکی دیکە بۆ زیادکردنی صادراتی عێراقی ئەمە فرسەتێک بێ بۆ ئەوەی کە حکوومەتی داهاتوو بێوێ ڕێکەوتن بکە لەگەڵ هەرێماوە ئاسی ڕێکەوتنەکە بۆ یاسایەکیش بەرە لە ڕاستیە خۆی گرفتی گەورە لەسەر مەسەلەی نەوت و گاز بە تایبەتی لە عێراق و لە بینی هەرێمی کوردستان و عێراقاوەیە کە دەقەکانی دەستور ڕوون نین و تا ئێستاش یاسایەکی نیشتیمانی تۆکمەدانەنراوە دەسەڵاتەکانی هەردوو لا لە بواری بەرهەمهێنان و لە بواری بە بازارکردنی بەرهەمە نەوتێکانە یەک لای بکاتەوە و چی بەدەستە و چی ئەکا لەم پرۆسەیە ئەمە یەکلایی نەکراوەتەوە تا ئێستا بە تەنها بە ڕێکەوتنی کاتی و هەندێک جار بە مزەکەرەی کاتی و هەندێک جار بە وەعدی کاتی حەل کراوە ئەمە لە ڕاستیە خۆی قسەکە لەسەرەوەی ئایا ئەم حکوومەتەی کە دێت ئەتوانێ حەلی جەزری کێشەکان بکە وتەوەقعکرێ ڕەنگە ئەم تەحەدا اقتصادیانی کە ڕوبەڕووی عێراق بێتەوە فرسەتێک بێ بۆ ئەوەی کە حکوومەتی داهاتوو بێوێ ڕێکەوتنێکی ئەگەر ڕێکەوتنێکی درێژ مەداژنەکە ڕێکەوتنێک باشتر بێ لەوەی کە لە ماوەی پێشوە هەبووە لە نێوان یا ئەنجام درا لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە. زۆر باشە بەڕێز مەولەوی
دەمەلای بەڕێزت عراق لە ڕووی پێگەی ئەمنیەوە ماوەیەکی زۆر گفتوگۆی لەگەڵ ئێرانەکانە هەبوو لە سەردەمی شەمخانیەوە تا دواتریش ینی وەکو ڕێکەوتنێکی ئەمنی لە نێوان عراق و ئێرانە هەبوو بەوە ڕاستی ئەوەی کە ئەوترا پارێزگاری لە هەردوو وڵات لە تیرۆر پارێزگاری لە هەردوو وڵات لە میلیشیای نایاسایی بەڵام ئێستا عراق بەرەودۆخێکی جیاوازە ڕوا ئێمە بینیمان کە میلیشاکانی عراق خۆیان بوونە بە مەترسی بۆ سەر وڵاتانی تر یعنی ئەو تا هەڕەشیان کردە سەر بەشێک لە وڵاتانی عەرەبی چوونە بەشێک بوونە بەشێک لە ینی شەڕەکە ئەم ڕێکەوتنامەی نێوان با بڵێن ڕێکەوتنە ئەمنی نێوان عراق و ئێران ئەکرێت جارێکی تدا بڕێژێتەوە لە سای ئەم حکوومەتە نوێیەوە یان حکوومەتی نوێ هیچ شتێکی پێ ناکرێت لە چوارچەوەی بەرژەوەندی ئەمنی عراقا. ئەوە بەندە بەوەی کە هەردوو لایەنی عێراقی و ئێرانی کە ئادا دەنشین پێکەوە و گفتوگۆ دەکەن و دید و تێڕوانینی خۆیان دەخەنە ڕوو بۆ پەیوەندی دووقۆڵیەکانی نێوانیان و شێوازی کارکردنی عێراق لەگەڵ حکوومەتی عێراقیدا چونکە لە ڕابردوودا ئێران وەکو چەند پێکاتەیەکی جیاواز مامەڵی لەگەڵ عێراقدا کرد و وەکو پێکاتی شەعوسێن و کوردە ئەوەی کە عێراق پێویستی لە ئێران ئەوەیە کە ئێران وەکو وڵاتێک مامەڵە بکات لەگەڵ عێراقدا و لەسەر ئەو بنەمایە پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەسەر بنەمای پەیوەندی دووقۆڵی و مامەڵە بکات لەگەڵ عێراقدا وەکو حکوومەتێک نەک چەند پێکاتەیەکی جیاوازە ناو عێراقدا و پێم وایە ئێرانیش دەرکی بەوە کردووە چونکە ئەو چالاکیە یاسایانەی و بەجارێکی لەو چالاکیە یاسایانەدا کاریگەری خوڕی بوو چونکە ئەگەر وا بکات و وەکو دەوڵەتێک مامەڵە بکە لە عێراقدا ئەوە کاریگەری باشی بۆ سەر ئێرانیش دەبێت ئەوە ژوا دەکاتە کە کۆی بەشداریکردنی ئێران چای پێدا بخشێنرێتەوە لەگەڵ عێراقدا و ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەردوو لایەدا هەیە. زۆر باش با بێمە سەر ناوخۆی عێراق جارێکی تر ئێمە وەکو کورد ئەزمونێکی نزیکەی سێدەیمان لەگەڵ عراقا هەیە و بە دیاریکراویش لەگەڵ سونەکان بە جیا و پێکاتی سونە و پێکاتی شیعە و زۆر جارم قسەی ئەوترێت کە شیعی عراقی نەرمترە بۆ مامەڵەکردن و تا ڕادێکی زۆر ئەمە وا کردووە کە ئێمە سێدەیە بتوانین پێکەوە بین چونکە جەنابەت زانی لە سەردەمی ئۆپۆزیسیۆنی عراقیەوە کورد و شیعە هەمیشە دۆست بوون هەمیشە هاوکاری یەکتر بوون ئێستا جارێکی تر ئەم دۆستایەتیە وەکو بڵێ بۆ تۆ پرسیار ئایا بەڕاستی عراق ئەوێت درێژە بە دۆستایەتێکی مێژووی و دۆستایەتێکی دێرین مەستم شیعەکانی عراقا لەگەڵ کووردا بدەن بۆی کە بتوانێت ئەم تەوافقەی کە لە 2005ەوە هاتوۆتە ئاراوە لە عراقا درێژەی پێ بدرێ پرسیارە سەرەکیەکە ئەمەیە حکوومەتی نوێ بە دوای چارەسەرکردنی کێشەکانی ئەبێت لەگەڵ هەولێرە یان هێشتاش ناتوانێت ئەو ئامانجانەی کە کورد بە دوایانەوەی بەدی بهێنرێت. بەدڵنیاییەوانێ هەلێکی باشێ بۆ هەبوونی هەمەهەنگی و هاوکاری لە نێوان بەغداد و هەولێر ئەوەش بەندە بە هەردوو لایەنەوە لە ئێستادا بەغدا بند بە پشت دەبەستێت بە هەولێر و هەماهەنگی و هاریکاری لەگەڵ هەولێردا بۆی کە لێەوە نەوت بنێرێت و لە هەمان کاتێشدا هەولێر پشت بە بەغدا دەبەستێت بۆ ئەوەی کە بوجە وەربگرێت و بتوانێت موجەی فەرمانبەرانی دامەزە حکوومەکانی حکوومەتی هەرێم دابش بکات و بگەێنە بۆیە هەلێکەیە بۆ هاریکاری و هەمانگی لە نێوان هەردوو ئەمەش پەیوەندی هەیە بۆ داهات و ئەمەش وا دەکات کە حکوومەتی هەولێر هەماهەنگی و هاوکاری بکات لەگەڵ حکوومەتی بەغدادا بۆ ئەوەی کە داهاتەکان کۆ بکرێنەوە بەڵام لە ڕاستیدا پێویستە هەردوو لە سەرکردی هەردوو لە بەغداد و لە هەولێر دید و تێڕوانی و خۆیان بەڕوونی بخەنە ڕوو و بیر لە مەودا درێژانە بیرکەن و بیر لە داهاتوو بکەنەوەوانی و بیر لە تەواوی کۆمەلگا بکەنەوە چکە ئێمە ناکرێت بەردەوام بین و کێبڕکێ بکەین لەگەڵ یەکتریدا چونکە لە عەقڵیەت و بیرکردنەوەی هەردووماندا ئەوەی هەیە کە دەکرێت شانس و هەلێکە بێت بۆ هەماهەنگی و هاریکاری و دەکرێت بگەین بە سەقامگیریەکی مەودا درێژ بۆنەوەکانی داهاتووش. زۆر باشە کاکتۆر عابد ماوەی ڕابردوو ئەو تاوەکو دکتۆر مەولەویش باسی کرد هەولێر و بەغدا هاوکاریەکتریان کرد لە بابەتی فرۆشتنی نەوت لە ڕێگی بۆرەکەی هەرێمی کوردستانەوە و هەروەها ئەو تاو چەند مانگە گرفتی موچە بۆ شێوەیەکی سەرەکی نهاتوارەوە ئەگەر وای دابنین هەرێمی کوردستان نەیتوانی خۆی کۆنتترۆلکە ئەو دۆخێکی ئێستا بۆی هاتووە پێشەوە 18 مانگ هەڵبژاردن کراوە
دۆخێکی چەق بەستوو لە هەرێمی کوردستان هاتوتە ئاراوە و تا نەحکومەتی هەرێم دروستەکرێن نە پەرلەمان کاراکات و تا ئێستا ڕوانگەی عراقیانە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە پێت وایە چۆنە بێت؟ ڕاستی ئەوەی کە ئێستا تا ئێستا مەسلەی هەرێمی کوردستان لە ڕوویە عێراقی وا مامەڵی لەگەڵەکرێت کە دۆخێکە تایبەتە بە هەرێمی کوردستان خۆی و لە چوارچێوەی ئەو ئازادیەیە کە دەستوری عێراقی بۆ هەرێمی کوردستان و چوێنێتی ڕێخستنی دامەزراوەکانی و دەسەڵاتەکانی خراوەتە ڕوو لەو چوارچێوە تا ئێستا مامەڵی لەکرێ و عێراقش خۆی لە ڕاستیە بەهۆی کێشەکانی خۆیەوە نەپەرژاوەتە سەر ئەوەی کە بە شێوێک لە شێوەکان ڕویایەکی دیاریکراو لەسەر دۆخی هەرێمی کوردستان بخاتە ڕوو هەرچەنە لە بیدایەتە لە سەرەتای لە دوای هەڵبژاردنەکەی 2024 و کۆمەڵک محاولە هەبوو لەلایەن سۆدانی و بە تایبەتی لە دوای چەند مانگێک کە ڕویای یەکێتی و پارتی بە تایبەتی لێک نزیک کرێتەوە ڕویای هێزە براوەکان لە هەرێمی کوردستانە لێک نزیک کرێتەوە و محاولە کرا کە دەست تێوەردان یەک جۆرێک لە ناوبژیوە یەک جۆرێک لە دەست پێشقەری بۆ نزیکردنەوەی بجێدەن سەرەکان هەبێ بەڵام تا ئێستا ڕویا عێراقی ڕویایەکە کە بە وەکو کێشەی ناوخۆیی هەرێم خۆی سەیریەکە بەڵام لە ڕاستیە ئەگەر سەیری تەجروبەی وڵاتانی فیدراڵی بکەین عنی لە هەندێک کاتە لە هەندێک دەوڵەتی فیدراڵیەوە تەسەوڕکرێ ئەگەر حاڵەتی دروست نەکردنی حکوومەت درێژە بشێشی یا ململانەی ناوخۆی لە ناو هەرێمەکانە هەبێت لەسەر پێکێنانی حکوومەت ممکن هەیە کە دەوڵەتی مرکزی یا دەوڵەتی ئەتیحادی ئەلانی حاڵەتی تەواوی بکەوە بە شێوەیەک لە شێوەکان ئیتر تەدەخولێکی یا تەدەخولی سیاسی بکە یا تەدەخولی عسکەریکە و هەندێک جار ممکنە لە هەندێک کاتە تەنان دۆخەکە بڕاتە جۆرێک کە ئەو حکوومەتەی کە هەیە لە هەرێمەکە هەڵبشێنرێتەوە خۆی حکوومەتی فیدراڵی نوێنەرێک یان قائم بالعەمالێک بۆ حکوومەتی اتحادی دابنێ کارەکان بەڕێکاتەوە بەڵام لە عێراقا نەگەشتوونێتە ئەو مەرحەلەیە لە ڕاستیە و ئەم ڕوئیاش تاقی نەکراوەتەوانێ ڕەنگە هەبێت لە هەندێک دەوڵەتی فیدراڵیا لە ئەرجنتینیا لە مەکسیک یا لە هەندێک دەوڵەتی فیدراڵیا حاڵەتانە هەبوو بەڵام لە عێراقا تا ئێستا ئەمە نەبووە هەتا ئەم دقەیە ئومێدخوازی بە تایبەتیش هاتنی زەیتی بۆ هەرێمی کوردستان و نوبینینی هەموو هێزەکان وا تەسەورەکە کە ئەکرێت لە لەحزەیەکە هێزە کوردیەکان خۆیان بگەنە قەنەعات کە ڕێبکەون پێکەوانێ و بە یەک خیتابوانێ لەگەڵ بەغایە مامەڵە بکەن بەڵام یەک حەقەتیش هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە زیاتر لە ڕاستیە کورد تا بەهێز بێ مەرجەکانیشی لەسەر حکوومەتی اتحادی بەهێزترە بێ بۆیە ڕەنگەم حکوومەتی اتحادیە حکوومەتی فیدراڵی بە فرسەتێک ئەمە ببینێ کە کورد پەرتەوازێ دەمەڵێ بەڕێز بۆ وردکردنەوەی ئەو ئینانە بەڕێز مەولەوی حەزەکەم سەرنجی بەڕێز بزانم ڕوانگەی عراق بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە لە کابینەی نوێ ئاکرێت چۆن بخوێنرێتەوە چۆن لە بەرنامە و استراتیجی کابینەی نوێی حکوومەتی عراقی تێبگەین بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە چکە مەزانین هەرێمی کوردستان 18 مانگە ئەو هەڵبژاردن کراوە تا ئێستا حکوومەتێکی نوێ پێک نەهێنراوە لەولاو پەرلەمانی کوردستان بۆ خۆمان بە گرفتی ئەزانین تا ئێستا کارانەکراوەتەوە بەڵام ئەمەوێ ڕوانگەیەکی عراقیانە بخوێنینەوە کوردستان چۆن لە عراق تێبگات لەم کابینە نوێیە؟ پێم وە بێت حکوومەتی ئەم حکوومەتە نوێ هاوشێوە حکوومەتی ڕابردووەکو حکوومەتەکەی محەممەد شاسوودانی کار دەکات و هەڵ دەدا دەزاڵ بێت بەسەر هەندێک لەو کەسبوتە گەرانەی کە لە عێراقدان و وەکو میوانە بەڕێزەکەتان لە سێدو باسی کرد کە پەیوەندیان هەیە بە نەوت و هەناردەکردنی نەوت و بەڕامێنانی نەوت و کە ئەمەش پەیوەندی هەیە بە دەستکردی ژینگەیەکی تەندروست بۆ هەمانگی واریکاری لە نێوان بەغداد و هەولێر و هەرکو خۆتان وتن بەغداد بەرژەوەندی هەیە کە ناکۆکیەکان لە نێوان یەکێتی و پارتی کەم ببنەوە لە هەرێمی کوردستان وەرە ئەوەش وا دەکا کە حکوومەتی نوێ لە هەرێمی لە بەغدا بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی بگەڕێت و بە شێوەیەکی کشیش پێم وە بێت حکوومەتی نوێ کار دەکات بۆ ئەوەی کە یاخۆتە هەوڵ دەدات کە بارودۆخی ئابووری سەقامگیر بکات لە تەواوی عێراقدا بە هەرێمی کوردستانیشەوە پێم وە بێت ئەمە ئەولەوێتی هەرە گرنگی ئەم حکوومەتە نوێ دەبێت ئەمەش لە ڕاستیدا پەیوەندی یاخە پشت دەبەستێت بە پرۆگرام و پرۆژەی کاری
حکوومەتی نوێەوە و دۆکیومنتەکەش دەمێنین کە سبێن لە پەرلەمان عێراقیدا دەخرێنە ڕوو ئەو کات دەزانێنە کە تێڕوان و دیدیم حکوومەتە نوێ چییە و چۆن کار دەکات بۆی کە پەیوەندەکانی دروست بکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستاندا و چۆن کار دەکات بۆی کە نزیکەکانیان لەگەڵ بکات و ئەولوێتەکانی چینە پێم وابێت هێشتا زووە بۆی کە بزانین پرۆگرامی نوێ ئەم حکوومەتە چیەوە و دەبێت بە وریاییەوە گوێ لە قسەکانیان بگرین و تەماشای کارەکانیان بکەین. زۆر باشە. ئەم کابینەیە ێکێک لەو پرسیارانە یانەکێک لەو دۆخی کە لەسەری دروست بوو بریتە لە وەزارەتی دەرەوە ینی پێشتر وەزارەتی دەرەوە لای کورد بوو بەڕێز فواد حوسێن بوو ئەم جارە وتێت کە شیعەکان پێداگیری لەسەرەوەکەن کە وەزارەتی دەرەوەی عراق لای خۆیان بمێنێتەوە لای چوارچەوەی هەماهنگی بمێنێتەوە ئەمە تا ئێستا قسەیەک هەیە با لە ڕوانگیکی بۆ کوتم لە دەرەوە سەیری عراق بکەین لە ئەوروپا لە ئەمریکا لە بریتانیا ئەو وڵاتانە لۆبی عراقی توانای عراقی بۆ بوونە وڵاتێکە لە وڵاتانی ئەوروپا و ئەوانە محوەری هەبێت کاریگەری هەبێت وەزارتی دەرەوە توانێت ئەم ڕۆڵە بگەڕێت یان هێشتاش بۆشایی زۆر گەورە هەن کە وەزارتی دەرەوە بێکاری لێ بکات ئەگەر جەناب دۆکو کەسێک کە گرنگی بە وەزارتی دەرەوەی عراق بدەیت کام ئەولەویتانە گرنگن بۆ ئێستا لە عراق بۆ دەرەوەی خۆی کاری لەسەر بکات؟ پێدەچێت وەزارەتی دەرەوە لای کورد دەمێنێتەوانی ئەوەش لە بەشی پارتی دموکراتی کوردستان دەبێت پێشتریش هەندێک لایەنەکانش مەبەستیان بۆ کاریان کردو بۆی کە ئەو وەزارەتە وەربگرن بەڵام پێم وایە بێت ئەگەری زۆرە کە لە جاتی وەزارەتی دەرەوە وەزارەتی دارایی وەربگرنەوە و سەبارەت بە پەیوەندیە دەرەکیەکان پێم وایە بێت لە ئێستادا ئەولەویێت بە حکوومەتی عێراقی ئەوەیە کە کار بکات لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ واشنگتندا چونکە پەیوەندیانە ئاسان نین خۆشتان باش دەزانن کە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرۆکێکە کە پێشبینی کارە و ڕفتارەکانی ناکرێت بۆ هەموو حکوومەتێک نەتەنیا بە حکوومەتی عێراق چ حکوومەتی عێراق بێت یا وڵاتانی کەنتاو بێت کە پەیوەندی و بەردەوامیان لەگەڵ ئەمریکا و ئیدارەی ترەمدا هەیە بۆیە ئەوە پێویستی بە بەهرە و لێهاتوویەکی زۆر هەیە لە وەزیری دەرەوەی حکوومەتی نوێ و هەر سەرۆک وەزیرانی حکوومەتی نوێ بۆی کە بتوان کار بکەن لەگەڵ واشنگتندا بۆی کە دڵنیا بن لەوەی کە بەدحاڵی بوونێک نییە و دڵنیا بن لەوەی کە کارێکی هاوسەنگ هەیە بۆ کارکردن لەگەڵ عێراقدا ئەمەش مایی وریایی و ئاگاداریە چونکە پێشتر بڕیار درابوو کە لە قۆناغەکاندا ڕێگە گیرا لەوەی کە دۆلار ڕەوانەی ئێران یاخود عێراق بکرێ لەلایەن وەزارەتی خەزانەتی ئەمریکیەوە بۆیە دەکرێت هەندێک کار هەیە کە دەکرێت ئەگەر ئەنجام بدرێت ڕەنگە زیانی گەورە بە عێراق بگەنن بۆیە پێویستە حکوومەتی نوێ کار بکات کە خۆی بە دوور بگرێت لەو سیناریویانە لەگەڵ ئەمریکادا بۆ ئەوەی کە ئەمریکا هەنگاو لە دژی عێراق و بەغداد نەنێت. زۆر باشە کاکترابێت وەبزانم کاتی بەرنامەکە زۆر نەما بەس حەزەکەم سەرنجێکت لەسەر ئەوە بزانم سنتری لێکۆڵنەوەی ئایندەی ڕانانی ژمارە 12 باس لە بنبەستی سیاسی هەرێمی کوردستان بژاردەکان دەکات ینی ئەگەر وای دابنین ئەمە گرفتی گەورە هەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ڕانانەکە بە کورتی ئاماژ باس لەو بکەی و ڕۆڵی عێراق لەم ڕانانەیەکرێکی بڵێ ڕانانەکە طبعاً ڕانانی ژمارە 12 کۆمەڵێک قسە لەسەر بنبەستی سیاسیەکە لە هەرێمی کوردستانە کە زیاتر لە ساڵ و نیوێکە هەڵبژاردن کرا و حکوومەت پێک نێنرا و کۆبوونەوە یەکەمی پەرلەمان دانیشتنی یەکەم کراوت بە ئێستا بە یەکراوەیی ماوەتەوانێ کۆمەڵک بژاردەی باس کردووە کە ممکنە بە یەکێک لە بژاردەکان ئەو بنبەستە کۆتایی پێبێنرێ یەکێک لە بژاردەکان بژاردە سروشتێکەوەیە کە پرۆسی پێکێنانی حکوومەت تەواو بکرێ و ئەم کۆبوونەوە کراوەیە بە ئەنجام بگا و سەرۆکی پەرلەمان و جێگر و سکرتێرەکە هەڵبژێرێەوە سەرۆکی هەرێم هەڵبژێرێەوە حکوومەت پێک بێنرێ و کەسێک بەڕاست پێرێ بۆەوەی کە کابینە پێک بێنێ ئەمە شتە سروشتێکەیە لە ڕاستیە و لەبەرەوەی زۆربەی ئەم هەنگاوانەی کە باسمان کرد لە دانانی سەرۆکی پەرلەمان و لە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و لە ڕاستباردننی سەرۆکی حکوومەت هەمووی پێویستی بە زۆرینەی ڕەهایە و هیچ هێزێکیش نییە لە هەرێمی کوردستانە زۆرینەی ڕاهی هێنا ئەبێ لەبەرەوە ئەبێ بە سازان ئەمە بکرێ لە ڕاستیە خۆی لە ڕاستیە ئەکرێ کۆمەڵک سینناریۆش هەبێ بۆ ئەوە ینی ئەکرێ لە سیاست تا زەحمەت زۆرە بەڵام مەحاڵ نییە ممکنە
پارتی دەست بۆ بژاردەیەک بەرێ کە حکوومەت پێک بێنێ بە بێیەکێتی ئەتوانیان ناتوانێ ئەمە وتمان سیاست زەحمەتی تایە بەڵام حاڵیتیانە یان سینناروی عکسی ئەوە یا یەکێتی و پارتی پێکەوە کە واتە سەورەکرێ لە دوجارە هەر ئەم سینناروێ سەرکەوتو بێ لەبەرەوە هێزە ئۆپسیۆنەکان تام دقەیە ویان ڕگەیان و کەوان ناچنە حکوومەتەوانێ وەکو لە پێشترا ڕایانگەراندووە بەڵام بارحاڵ وتم ئەمە چەند سینناروێکی هەیەکرێ بژاردە تەبیعیەکە ئەمە بێەوە ئەمەش بژاردە باشەکە بێ بۆی کە نەچین بۆ بژاردە قورسەکانی دوای ئەوە بژاردە قورسەکانی دوای ئەوە چی ئەوەیە کە پەرلەمان هەڵبوەشێنرێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە بکرێت کە ئەمە لە ڕاستیە ممکنە بە تەسەوری هەندێک هێز لە ماوەی ئەم ساڵ و نیوێ هەندێک تەحولات لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستانە ڕوویداوە ممکنە جارێکە بە هەڵبژاردن دیزاینی دەنگەکان بکرێتەوە و پەرلەمان شێوەیەکی تر وەرگێ بەڵام لە ڕاستی ئەمە حاڵەتە زۆر دەگمەنەکەیە تەسەورێکرێ گەڵە بژاردنێکیش بکرێتەوە و پەرلەمانێکی تریش هەڵبژێرێتەوە نزیک لەم وەسعی ئێستا بەرهەم بێتەوە بۆیە جگە لە تەخیرکردنی زیاتری بنبەستەکە هیچی تری لێ ناکەوێتەوە یەکێک لە تەسەورەکان بژاردەکانی ترەوەی پەنابەر بۆ مەحکەمەی اتحادی و دەستێوەردانی دەسەڵاتی فیدراڵی لە وەسعەکەیە لە ڕاستی ئەمەش ممکنە لە ڕابردووە مەحکەمەی اتحادی کۆمەڵک مووقیفی هەبوو لەم چوارچێوەیە بەڵام دوجارەویش تەسەور ناکرد شتێکی باشتر لەوە بەرهەم بێنێ کە ئەکرێ پێکێنانی حکوومەت یا دوو بژاردەکەی تر بەرهەمی بهێنن بەڵام آخر شت لە ڕاستیە بژاردە مەترسیدارەکەیە ئەوەیە کە دوجار نەگەنە پێکهێنان نەگەنە ڕێکەوتن و دۆخی هەرێمی کوردستان بەرەو لێکترازانێکی زیاتر بڕوا بەرەو جۆرێک لە لێکترازان کەتیایە قسە لەسەرەوە بکرێت ڕەنگە بڕگەڕێنەوە بۆ دۆخی دوو ئیدارەی کە ئەمەشتە نەخوازراوەکەیە لە ڕاستیە بەڵام بۆ ئەوەی ئەم دوو ئیداریە نەبێتە دوو ئیداریەکی حزبی چاکتر وایە جۆرێک لە ڕێخستنی یاسایی پێ بدرێ بۆی دەسەڵاتەکان و هێزەکان لە هەردوو زۆنەکە لەژێر کۆنتترۆڵ یاسایە بن نەکار بۆم جۆرە کە ئێمە بینیمان لە ڕابردووە لە پێش 2005 دوو ئیدارەیەکی حزبی کە تایە خراپ لەسەر هەرێمی کوردستان و تەجروبەی هەرێمی شکایەوانێ لە ڕاستی ئەمە بژاردەی یەکەم لە ڕووی تەسەوری علمی و باشترینە بەڵام بژاردەکانی تر هەرێکی بە شێوەی جیاجیا ئەگەر یەکەم نەژیرێتە بەر ئەوانی تر پەنای بۆ بێ زۆر سپاس کاکتۆر عابد سنتەری لێکۆڵنەوەی ئایندەی توێژەری بەتوانای ئێمە بەڕێز کاکتۆر عەلی مەولەوی لە سنتەری بەیان و هەروەها توێژەری و شۆڤەکانی دەوڵەتی لە لەندەن لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێزتان کە تا ئێستا بەشداری گفتوگۆتان کردین بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا لەگەڵمانمانەوە بە هیوای هەشتاقی و سەلامەتی بە هەمولایەک خواتان لەگەڵ